هاژی بەرەخوتمە جەمە مامۆستا نیزار موساندان کۆمیتە سیاسیە پارتیایەکیتیە کوردستان سووریا کو ئەم گوتوبێژێ لەسەر بەکردنا دەریان سینووری ئەنگوێ بازرگانی بێ میلیسیێن ئێرانی و ڕژێ ماسەڵدە بکەن مامۆستا نیزار دەم باش بەریە هەموو شتێکی ئەبە پێنگا بە پێدێ ئەنگۆ قەسەدێ و ئامادەیە بازرگانی پەیوەندیە هەموو ئالیەکرە بکێلێ دەمەکوت کە بێ ئالیە کوردیدا ئاستەنگیان درستکێ بەکردناوی دەریە سینووری میلیسیێن ئەیرانی رە چاوە شڕۆ بەژارە تێکرا. بەێ دەم باش سلااف و ڕێز گەلەک سپاس. ینی شخۆ وەکو ئەم تەفجی زانن مەخابن ینی دەست پێکرد دەریێ سینووریە سێمالکە یەک و بەلکی عادەتەکەوێ هەبوو خەلکی ما تەوازنەکە خوا سەر ئەو کردبوو بچوون و هاتنێ و بە پێدەویە ژیانی خوا بڕێڤە دەبەر ینی پشتی وەکو دەستپێکەکێ ئەوا کەسیهنی خستەر ئەوی دەری بگرن بن پێکردن دا وەرێ گرتن دەکاربن پلان خۆبنە سەری چێ وەکو بەری دەمەکەی هاتە زمان ینی چێ دەری ترکۆچەر و چ دەری نسیبینێک هاتە بەحسکردن پشتی ئەو هیوی هات نەقوتکردن ژرد و ئالیا دەژی ئەم دەبینن ئیرۆ ئەو کەسیهنی ینی دەست تشتێ نەیاساکردنا و دەست تشتێن و نکارن دەفژێ بردن یا خدا کاربن خوا مەودانی خۆ مەودانی بکەن و کاربن کاری خۆ برێڤە ببن وەکو نمونە ئەم دەبینن ینی ئەو کەساتیەک و ئیرۆ دواسی نورە دەتێنە دەرباسکردن و ئەنجامی وێژی ئەم بێژن هەر یەک ژوار 300 حتا 400 دلار دگهێەوە ینی ئەواز باورم بەلکی بووی چاوێ بازرگانی مەسەلەتێ دمەیزێنن یا دۆی ئەم دەبینن ئیرۆک بەری خۆدان ئەو بسەهریجن نفتێ دریا دەری وەلیدرا ئیرۆ ئەم بێژن بەزرگانیە بنەفتەی دکن ئەوژی بڕێکە نەیاسایی دەرباسی عراقی دکن ئەو ڕووس ساژی ینی نێزیک ئاماژە بسوورەت و بە بەلگە بێ تەهریبانێ کرد یادی ینی تێگوتنجی ئیرۆ ئەم بێژن وەکو تژی کەرمکرانی زمان مەسەلا ڤەکردنا دەرگەهەکیش بۆ کەمال نێزیکە ئەم بێژن جسرێ باغۆز لێ دەڤەرێ بە حەشتا شعبیرا ینی ئەو ڤەکردنا دەرگەهەکی بازرگانی ینی تم دخوازن یا گرنگ ژوارە ئەوە کاربن خوا ئیدارە بکەند ئالیە مەودانیرە نەد ئالیکی سیاسی دە و نەد ئالیکی ئەم بێژە ڕەحەتیکێ ژمەڵەتی خۆرە چێ بکەن دەمەڵات خۆرازی ببەری هەر تشتێکی و ژیانە خۆرازی بێ و کاربێ پێشە ڕۆژێکی دەڤەرە خۆدە ببینێ ئەو جەموان نەگەرەکە لژبلێک و گەرەکبوونەوە ئەم دەبینن تەنێ بازرگانیا خۆ و تەنێ سیاسە تاتەنگا و ئیرۆ لەسەر عردێ شۆپێنن ینی ئەف هەموو شخۆجی هێم خابنیە و ئەم دەبینن تشتێکی بڕاستی ژیانی مڵەتی ما بێزار دکێ و مڵەتی ما یەک جاری وەکو ئەرمانجا کوژوا کریارە و ژوا بن پێکردنا تێ پلانکردن مڵەتی مە بەرێ خۆ دێ پۆچبەریە مامۆستا نیزار بێ درێ پرسێک لە هۆلێ هەیە یانێ زیدی 23 دەریێن بازرگانیên قەسەدە بە ڕژێ ماسەد و گروپێن چەکدار هەیە ئەو هەر سێ 23 ئەو بێتر 23 دەریان ڤەکرینە لێ ژبەرچێ باوایەکی سیاسی بێژن داخستنا دەریە پێشابورێ ئەv گرانیە ها ڕۆژاوای کوردستانی کریانی دەریکەک لە هەمبەر بهتر 23 دەریان ئەو باندراویە گەلک نینێش بەرچەوێتکردە ژووری سیاسی بە لە دژی هەرێما کوردستانی جبر سوستەمەکە لە جەم وا هەیە ئەم بێژن ئیرۆ اتفاقن نابراوا و ڕێجیما سووری دەهەنە و ئیرۆ وەختێ نفتا دەڤەرێ بڕێڤە دەبن و بازرگانی پێتکەن ئەوژی ئەم بێژن حسەتا ڕێجیما سووری ژوارە دشێنن و ئەم بێژن بازرگانیە حسەتا خۆ دکن و ئەو دکن وەختێ ئەو تێکلیە بوێ ئاستێ ڕێجیما سووریرە هەنا ینی ئەو دەرگیهێت ناڤەرەوە و ڕێجیما سووریدا تشتێکی طبیعیە وێ فەکری بمێنن ژبەر ئیرۆ ئەم بێژن چێژ دەستپێکە و ئیرۆ دەڤەر
دور کنترل کرن به اریکرنا وی رژیمه هنه ایرو یعنی حتی وکنها جبردا اف کسین ایرو ازمه ادارت من سرانسر سوری بتوایجی ام دبینن یعنی ایرو بفا اتفاقا روشتي إدارة كرن وروشتي ده هر کس جوا كاربي حفاظ سرخو بكي وكاربي برنگكي خوا آوا بكي یا دی ایرو او جی بروشا سیاسی و گریدای وقت ایرو ام دبینن يعني افضل به استعمال کا وقت وقت کرم کر آنی زمان يعني لجم بلکه او گرنکی اوا يعني خو کاربن حتی جواورن خو نزیکی نزیکبونه کا کرد بکن خو نزیکی امبیژن دلیل بر کرد و کردا بگرن يعني افجي از باورم بلانك جوا بلانا يكو ايرو خلق ناراضي دكي وقتی ام وی بجيبين زمان يعني ایرو بدیل وی درگینه چبو اف هر سه نمونه کم آنی زمان او بدیل بون جواره ایرو هم دبینن یعنی تشتا کو جواره تید آلی بازرگانی دا جبلی سیاسی و جانب سیاسی هم بحثی بکن بازرگانیا کو ایرو جواره تی بلکی ده هیوکا کو درخن هم بری سالکا کو هم بیجن وکی دی حالا هم بیجن نورمال دا پیوت شو باشە مامۆستا نیزاردووردا مادام ئارماج ji birçîkirina xelkê Rojavayê Kurdistanê çi ye bi giranکirina kelûpelên xwarinê bi giranکirina hemû keresteyek peywendiya wê bê jiyana rojane ve heye. بله يعني شو يعني تشتاكو باش جركان بين الزمان يعني انها اف ما بتجي يك جواب بن بيكرنايا كو ايرو ارمانجي هنا ام بيجن دفر فالا بي كوشبري زيد بي يعني جبلي ويجي يعني ام بيجن ايرو ملطي ما بهتر خديت ايرو وقتي ام بيجن دريافي درگهيني را خودگهاندا هرما كردستاني چي ام بيجن حالكا یا هەری نزیکتر بوو ژمارە خمڵەتی مەڕژ نەخۆشی مەڕژ بازرگانی کە ئەمبێژن بهتر نزیک بوو مەسافات هەندێک بوون ئەمبێژن بەهانەی و بازرگانی کود هاتەکردن کێمتر بووژبەر ئەو مەسافەتان نزیک هەن وەکی دیژی کەسێکی ئەو نەخۆشیە گرانوانە بهتر کاری بوون دەمەکەکن خۆ بگهێنە وادرا و ئەمبێژن چارە سەری کێش خۆرا ئەو بکەن یعنی ئەف ئالیکی دەژ ئالی دی دەژی ئەم بێژن ئەو دەرگەهک وەکو ئیرۆ ئەو تەفگەرە کوردیا سیاسیە و ئیرۆ هندر و ئەم بێژن قووە یاش دەرڤژ یاکو ئیرۆ ئەوارێل بەرواگرتی کاریبوون تێکلیە وا هەفتۆرە هەبن و سیاسەتەکل دەڤەرێ وەرێ ئاژۆنتن سیاسەتەکە معقول کاربن ئەو ژ بکاری خۆی سیاسی رابن و کاربن ئەو ژی سیاسەتە خۆل سەر عردێ بکن ئەو ژی ئەرمانجێک جووا ئەرمانجی وا بکو کاربن ئەوەی درێ بگرن و وابن پێکردن سەری بکن و باش جونن برنگکی وەکە خۆ بکن و تێکیلیا حتا جواوەرێ دوێ دەمێدا قوت بکن ژبەر ژواوەیە بەکی کاربن و وی دەرگهێ ناودەوڵەتیش ئالیکی دەڤکن یاکو بوارە نەچووسەری وژ ئالیکی دیدەژی کاربن وەکو تشتێکی وەکو حالە بەری هەفت هەشت ساڵک و مڵەتی مەول و ترسک خستبوونە چاوێ وادا مڵەتی مە باش ترسان بوون وەکە تشتێکی ئەف دەرگە هاتیە گرتن ینی وەکە تشتێکی مڵەت خداع بکن و ئەو بکن ینی نفسا کەساتیە مڵەتی مە يعني كاربن ولو برنگكي ضعيف بكن وبيجن يعني افدري وافدري جي قرتيا دفي وقوتي وين يعني وين حد خوجي ناس بكن وتشتشتك وام بن سريجي تشدالي بازرگاني دبي وتشدالي من بيكرنا دبي وتشدالي وكيدي دجي دفي دنگي وكيم بي ودنگي ونبلند بي يعني يا تيجاز خوازم بيجم ايرو جبلي الي ام بيجن في درگيني يعني اف بن بيكرن يعني بس سري هر تشتي دجي ايرو اف سياسات كل دفره ياكو تنتي آواکر یا کومبیشن سوک سیاسی دفرش ملتی مر نادی خویا کرن ملتی مش خو بیزار بو بهی و یا دیجی او ارمانچ کرنا امبیژن سیستما پرورده و او صفقاتیا کو پیته کرن یا دی امبیژن
اف كريزن براستيجي كو بتمكيرا باشا دينا ابا مامۆستا نیزار داوین پرسیار دوردا یعنی قەسەدە بێ قاتەفگەرێت کێ بێگومان ئالیەکی رووسیا هەیە ئالیەکی ئەمریکایە هەردوو ناوچەژی گەلک ناوچە بندەستی رووسیا دەن هاو و ڕۆژهەڵاتێ چەمە فەراتێت بن هەژمونە ئەمریکا دێ یعنی ئەف تەفگەرە قەسەدێک وتکێ بەکردنا دەریەن سنووری خەنقاندنا خەلکێ هەوڵ دەدەیت و خزمەتە ئێرانی بکەوە کە تا ئاماژە پێکرد چ باندۆرێ لەسەر پەیوەندیان ئەنگۆ چ باندۆرێ لەسەر ئەستراتیژێتە رووسی ئەمریکی لە هەمبەر کوردان دکەی يعني ايرو تشتاش خوا از بيجم باش جمرتي خويا كرين يعني انها ايرو دەستپێکێ دەم ئانێ زمان وەختە ئیرۆ تێکلین ئەم بێژن واو ڕێجیمە سووریش دەستپێکێ دە هەفتوورە هەبوون ئەم بێژن نزیک بوون بهتر و حتا وەکو vێگێلیکیژش محوەرێ ئەیرانیرە هەنێکی ئەم بێژن بچاوەکی رووسی وەکی دیژی کاری بوون و سەرڤێژی بلەیزن و ئەم بێژن خوا ئەم بێژن سوودش تەناقوداتە وەرگرن و نێزیکی محوەرێ ئەمریکی ببن لە ئیرۆ هەردوو ئالیاژی پشتی کوگها ئاستەکێ ئەم بێژن نەبرەنگەکی سیاسی بوارە تێکلیکردن ئیرۆ دخوازن خۆ بکنە واقعک برەنگێ بازرگانی برەنگێکی ئەم بێژن ئەواژی بە ئالیکی بازرگانی خوا هێ تێکلینە خوا بواوە گرێدن تەنێ و رووزی و ئەمریکانجی ئەس دوێ باوەری دەما ئیرۆ یعنیش دەمەکە وەردا هەردووژی یعنی برەنگێکی ڕێژ وارە دەکەن و بەرێ خۆ دیسە بدنە ڕێجیمە سووری برەنگێکی و ئیرۆ تەسلیفەکە ژوارە ببین خۆشوا خلاص بکەن پشتی وەکەم بێژن کاری وا بووە خلاص دەئالی رووسی دەشخوا ئەفزەلا لە رووس بگەلێکی زەلالی ژوارەت بێژن و دەئالی ئەمریکی دەژی ئەمریکی چاوێ خۆش vê سالفێ دەگرن پشتی و ئەو دەئالیکی دەڤ بن پێکردنی هەنێ دەبیا ئەمریکیا ژی ناکەن فەژبەر و لە ئەمریکی ژواتخنە دوێ زاویا تەنگدا و دخوازن وەکە بێژێ فشارێکی ژلوا دەکەن دەبێژن ینی هەنۆ ونێ وەرنە زەیفکردن هەنۆ تەسریفەکەی ژوەرێ وەرێ دانیتن لێ خوایە بەلکی ئەم برادەرێنێ ڤ مەسێجا خۆشک فێمالک سپاس بۆی مامۆستا نیزار موساندامی کۆمیتا سیاسی پارتیایەکی تیا کوردستان سووریا کوتمڕەوی گەلک سپاس